ئەمانەیە بوجە بێن لێتە خزمەت خەڵک ئەمانەیە بیسکەنە بە یارمەتیتان با قسە کاکە ئەمەیە پارەی نەوت بێنێتەوە بۆ خەڵک ئەمەیە ئەو کەناڵانەدا بکرێ پارەکەی لە پێناو خەڵکا سەر ئەمەیە زیینەیە لێ وەرە من زیان بچانێم وەرە ئەلەن با گەندەلی نەبێ وەرە من گەندەلی بچانێم دێگەی کاکە بۆچی ئێوە نسیکەوەی بنوانێتانەوە با ئەمانەیە بەهێمنی بێن لەگەڵ هاوڵاتیان نەکۆبنەوە ئەوە نازانن ڕێگا بگرنە بەرنامەیان نییە بۆ سیاسەتکردن با ئێمە پێیان بڵێن چۆن سیاست دەکرێت بە تەنها ئۆتۆمبیلەکانت لا بەوە نەوشەکانت 10,000 وەنەوشەت هەیە کۆمەڵە حوسێن و هەموو شەیدانی پێدا بینەکە کاکە بەس بانزی سەرفنەکەت بە لێشاو تێگەی کوا پارەی ملت کوانەوە کوا ئیش و کار هەتوە تۆ بەم نەڵێی من خەباتم کردو و شەڕی داعشم هەیە حکومەتی عراقی ڕۆژانە 3 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشێ ئەتوانێ 80 پارێزگا بشێنێ وە دڵنیاش بن ئەسکەری ئەو زیاترێت تاوەکو پێشمەرگەی ئێمە مەسارفی ئەو قورسرە تێگەی تۆ بە ملیۆنێ بەرمیلەوە 5 ملیۆنێ بۆ بەخێوناکرد دەبڕۆ چۆڵیکە بڕۆ وازمان لێ بێنە بەرۆکمان بەرە ئێمە بۆ ئەوە هاتوین فەرموو بابێن گوێمان لێ بگرن نە تیرۆریستین نە داعشین نە چۆکمان پێە